بەڵێ کارزان سڵاوی خوار لێبێ دیارە ئێمە ئێستا لەسەر گۆڕستانی قوربانیانی کۆڕۆنای لە شاری سلێمانی دیارە مامۆستا کەمال یەکێک بووە لە کەساتێت دیار و ناودارەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان دیارە ئەو لە ساڵی 1940 لەدایک بووە هەر لە سەرەتای ساڵی 1970ەوە ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە بزافی ڕزگاری خوازی ئیسلامی و هەروەها لە ساڵی 1970 دیارە یەکێک بووە لە سەرنووسەرەکانی گۆڤاری ڕێگای ئیسلام کە ئەو کاتە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە هۆشیارکردنەوەی خەڵک بە تایبەتی لە بزافی ڕزگاری خوازی ئیسلامی و هەروەها ئەو بابەتانی زیاتر کە ئەو ئیشی لەسەر کردووە بابەتی هوەری و هەروەها بابەتی ئیسلامی بووە لەو کاتەدا ئەو ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە نووسینی ئەو بابەتانەدا و هەروەها دیارە لەلایەن شێخ محەممەد بەرزنچیەوە لە ساڵی 1970 لە کاتی بەستنی کۆنگرەی پەیوەندی ئیسلامی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ناونیشانی سیف بە کاکەمال دەبەخشێت کە واتە ناونیشانی شێر دیارە هەم یەکێک بووە لە ئەو کەسانی کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ئازادکردن و ڕزگارکردنی خەڵک لە هەرێمی کوردستان و کاتە لە سەردەمی ڕژێمی بەعزدا ڕۆڵێکی کاریگەری هەبووە من دەمەوێت لە زاری هاوڕەکانی خۆیەوە کە ئەوان لێرن لەسەر گۆڕستانەکە و ئامادەی ڕێوڕسمەوەی بە خاکسپارنەکەی دەبن بزانین ژیانی مامۆستاکەما چۆنە مامۆستا نەورەسی ئیسڵای خوا لێبێ زۆر سوپاس سەلامەت بی جەناب کەسێکی نزیک بووی و هاوڕەیەکی نزیکی ئەم بووی ڕۆڵی ئەم لە بانگەواز و داوای ئیسلامی چۆن هەڵەسەنگێنن و مامۆستا کەمال ئەگەر پێناسەیەکی بکەن ئێوە لە کەڵیابن چۆن ژیاوە و کار و پرۆژەی ئیسلامی چۆن بوو. بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. بداخو كسرێکی زۆر و بەڕازی بوون بە قەزا و قەدەری پەروەردگار ئەمڕۆ کە 14 ساڵی 2020 ئێمە بەشداری ئەەکەین لە مەراسمی بە خاکسپاردنی ئینسانێکی تێکۆشەر بە معنای کەلیمە ئینسانێکی مجاهد کە ئەویش کەمال دۆڵپەموویە کە لە بنەماڵەیەکی زەحمەتکێش و کاسب پەروەردە بووە و هەر لە سەرەتای لاوی و سەرەتای گەنجیەوە ئەم برادرە لە خەبات و تێکۆشانە بووە لە پێناوی میلەتی کوردستاندا هەر لەبەر ئەوە لە سەرەتای شۆڕشی ئەیلولە پەیوەندیەکە بە شۆڕشی ئەیلول و بە پلەکانی پێشمەرگایەتیە سەر دەکەوێت تا ئەگاتە پلەی سەرلقی پاشەوەی کەوا شۆڕش وەسا لە ساڵی 1975دا کاکەمال کەسێک بوو لەوانەی کەوا خەمخۆری کێشەی میلەت بوو و کێشەی نەتەوەکەی بوو بەڵام ئەم جاریان لە مەسارێکی ترە هاتە سەر مەساری جوڵانەوەی ئیسلامی کاتێ لە ساڵی 1970دا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دامەزرا کاکەمال یەکێک بوو لەو کەسانێک کە لە ئەوائیلەوە لە سەرەتاوە هاتە ناو ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و لە شاری سلێمانیدا ڕۆڵێکی جوانی بینی و دەورێکی باشی هەبوو لە گەشە پێکردنی کاری ئیسلامیدا هەر بەو شێوەیە هات لە کارا بوو لە جیهادا بوو تا سەرەتا لە ئاخیرە لە کۆتاییدا پەیوەندی کرد بە ڕیزەکانی پێشمەرگە و کاری جیهادی ئیسلامیەوە هەرچەندە ئەو لە سەرەتاوە لەگەڵا بوو بەڵام زیاتر لەبەرەوەی کە ئاعتیمادێکی زۆرمان لەسەری بوو لەو کاتە لە ناو شارە مایەوە تا ئەو کاتێکە مەودای کاری هەبوو وەتوانی ئیشی کرد کاتێک کە مەودای کاری تەنگ بۆ هاتە دەرەوە و هاتە ڕیزی پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامیەوە چەند جار کەمال ئەمان نردەوە بۆ کاروباری ڕێخستن تا جارە دوانیش گیرا و برایە ئەمنی عامە و زۆر جار هەواڵی ئەوە هات کە نەماوە و شەهید کراوە بەڵام الحەمدولیلا لە کۆتاییدا نەجاتی بوو هاتەوە. مامۆستا نەورەسی ئەوەی کە بزانین لە ساڵی 1970 لە کاتی بەستنی کۆنگرەی پەیوەندی ئیسلامی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ناونیشانی سەیفی بەخشیوە بە مامۆستا کەمال هۆکاری بەخشینی ئەو ناسناوە چی بوو؟ وەڵاهی من ئەوێ ڕاستی بێ زۆر لەبیرم نەماوە توانم بڵێم لەبیرم نەماوە کە ئەو نازناوە چی بووە بەڵام ئەوەی کە ڕاستی بێت کاکەمال کەسێکی خۆشەویست بوو لای هەموو ئەندامانی
مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و کەسێکی خۆشەویست بوو لەبەرەوەیکەوە کەسێکی دڵسۆز بوو ماڵ و حاڵی ماڵەکەی کوورەی خەبات بوو بەشێکی زۆری چالاکیەکان لە ماڵی ئەوە چالاکی تەنزیمی و ڕێخستن لە ماڵی ئەوانەوە سەری هەڵەدا و گەشەیە کرد و بڵاو دەبەوە بە کورتی کاکەمال کەسێکی مجاهید بوو کەسێک بوو کە ئیسلامی هەڵبژاردە بوو وەکو بەرنامەی ژیان چکەی زانی کەوا ئیسلام بەرنمەیەکە بۆ ئازادی و ڕزگاری ئینسانەکان مەبەستەوە بوو کە کاکەمال وای بناسەین بە خەڵکیش ئەیناسن لە بنەماڵەیەکی زەحمەت کێش بوو لە خێزانێکی کاسب پەروەردە بوو حیاتی هەمووی بریتی بوو لە هەوڵدان بۆ ژیان و هەوڵدان بۆ میلەتەکەی لە هەمان کاتا هەوڵدان بۆ کاری ئیسلام و بۆ موسڵمانان بەڕاستی پیاوێکی محتەرەم و بەڕێز و خۆشەویست بوو کەسێکی بەرچاو دڵ بوو لای هەموو کەسێک خۆشەویست بوو. بەڵێ مامۆستا نەورەسی دیارە خۆمان نەزانین کە مامۆستا کەمال ئەمڕۆ بە نەخۆشی لە شاری سلێمانی کۆچی دوای کردووە پێشتر هیچ نەخۆشیێکی تری لەگەڵا بۆ مامۆستا کەمال یاخودنەوە ئایا پرسەی بۆ دادەندرێت لە شاری سلێمانی یاخودنا ئەوەی کەم ئاگادارم جەنابی کاکەمال لەو ساڵانەی پێشوە 6 ساڵی پێش ئێستا دووساری نەخۆشی دڵ بوو یعنی ئەو شتانەی کە سەرەتایی ئەکرێ بۆ کەسانێکە دووساری نەخۆشی دڵە بن وەکو قەستەرە و باڵۆن و ئەمانەی بۆ کرابوو یعنی پێشینەیەکی هەبوو لە نەخۆشیە کە ئەوش نەخۆشی دڵ بوو بەڵام ئەوەی کەوا جێی تەئەسور بوو کە ئاوقەی ئەم نەخۆشیە بوو کە ئێستا بۆتە پەتایەکی جیهانی تووشی ناڕەحەتی کۆرۆنا بوو سەرباری ئەوەش دیارم بەیانێ لە سەعات 7:30 پێشووتر وازان بۆی کە بیستم دوێنێش پێرش جەڵدە لێی دابوو بەڵام حاڵی تر بەتەواتی کەوتووە ناڕەحەتی بەداخەوە ئەمڕۆ لە دەوروبەری ساعت 7:30 بەیانە کۆچی دوایی کرد ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. دەستخۆش مامۆستا دیارە کارزان ئەوەی کە دەیبێنن ئێستا بەشێکی زۆر لە خزم و کەسوکاری و هاوڕەکان ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە لێرە چاوەڕوانی هاتنی تەنمی مامۆستا کەمال دڵپەموویەکەن بۆی کە بێ لێرە نوێژی جەنازەی لەسەر بکرێ هەروەی کە من لەگەڵ جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی قسەم کردووە لێرە نوێژی جەنازەی لەسەر دەکرێت و دواتر هەر لەم گۆڕستانە بە خاک دەسپێردرێت و ئەوەی کە هەیە من زانیاریم هەبێت نزیکەی 15 ڕۆژێک دەبێت کە مامۆستا کەمال بەهۆی توشبوونی بە ئەم پەتایەوە لە نەخۆشخانەکان لە شاری سلێمانی خەوێندرا بوو بەڵام دیارە دوجار ئەمڕۆ وەکو مامۆستا نەورەسی ئەمەشی پێکرد کاژمێر حەوت کۆچی دوایی دەکات و مەڵاوی لە کاروان و ڕابوون ئیسلامیەکە بەشێکی دیکە لە هاوڕەکانی لێرە مامۆستا سڵاوی خوا لێبێت جەناب زۆر نزیک بوو لێەوە و هاوڕەیەکی نزیکیش بوو چی هەیە لەسەر مامۆستا کەمال بۆ دوجار سڵاوی خوا لە جەنابتان بەداخەوە کە ئەمڕۆ کۆچی دوای کاک کەمالمان بیست کاکەمال لە ساڵەکانی هەشتاکانە لە 6 و 7 وەختە کە ئێمە لە ڕێخستەکانی ڕابەتی ئیسلامی پەیوەندی ئیسلامی شمانە کرد کە ڕێخستەکان زۆر نهێنی و تایبەت و ئەوە بوو کاکەمالمان بیست بوو وەک کاکەمان ناوەکو سەیف ئەو وەختە ئەمانناسی لە دوورەوە کە کەسێکی تێکۆشەر بوو و ئەو جارانەش تووشی زیندان و گرتن و ناڕەحەتی بوو هەم لە ناوی حکوومەت عێراقیەوە و جایەتیش هەم لە ناوی حسابی کوردی خۆمانەوە پیاوێکی تێکۆشەر و قارەمان بوو پیاوێکی پاک بوو ئەدیب بوو شاعیر بوو نووسەر بوو پیاوێکی لەسەر خۆ قسە خۆش بوو پیاوێکی کۆمەڵایەتی بوو پیاوێک بوو لە سەرەتای گەنج و لایەوە خەریکی دینداری و خواناسی و جوڵەیەکی ئیسلامی بوو لە کوردستانە کە ئەو کاتە دەستی پێکرد بوو ڕابەتی ئیسلامی بوو کاکەمالێکی بوو لەوەکو دامەزرێنانی سەرەتایی ئەو ڕابەتەی ئیسلامیە ئێمە لەو کاتەوە پەیوەندیمان لەگەڵا هەبوو دوایش لە دوایە کە کۆچی کرد هیجرەتێکی بەرەو ئێران ئەو کاتە لە ڕێگەی قەندیل کاکەمالێکێک لە کوڕەکانی کە لەوێ لە ڕێگە ئەمریخایەکی و شەهید بوو هەر لەوێ لە ڕێگا ناشتی و کوڕەکەی بەجێهێشت و بەرەو ئێران هیجرەتەکەی بەردەوام کرد لە ئێرانیش ماوەیەکی زۆر کە لێ بەیەکۆ بووین و دوایەوە بوو کاکەمال گەڕاینەوە کە دوای ئەوەی کە ڕاپڕین دروست بوو گەڕاینەوە هەموو لایەکمان ئەو کاکەمال بووە بەڕێوەبەری ناحەی سیروان ئەو کاتە ئێمە لە کەمال پەیوەندیمان زیاتر بوو ئێمەش لەو کاتە کە بەڕێوەبەری ناحەی خەرەداغ بووین بەیەکەوە کارمانە کرد و کاکەمالێکێک بوو لە پیاوەی دڵسۆز بوو پاک بوو پیاوێکی بە ئەمەک بوو بۆ کوردایەتی و بۆ بنەماڵە و خزمایەتی بەداخەوە لەگەڵ مردنە هیچ شتێک ناکرێ کاکەمال جگەلەوە کە ئەم حاڵەتە نەخۆشیشی توش بووە بەڵام جەڵدەش دیارە جەڵدەکەوای لێ کردووە کە گوشتی دوایی بکە خی گەورە سەوری ڕقمی کە سوکار و هاوخەباتانی و هەموو ئەو برە ئازیزانە بە کە لەگەڵ کاکەمال هاوخەبات و نەیاسین سەبوری خەمی کە سوکار و بنەماڵی بە خی گەورە بە بەهشی شاکە و جێگەی بەهشت بێ داوا لە خی گەورەکەین بە ڕەحمی خۆی ئەم بەڵاو مستبێت و ناخۆشی لەسەر ئەمیلێتەوە مسلمانان و سەردەم کۆی مرۆڤایەتی هەڵگرێ و
ئەم بەڵامە سەگر خی گەورە کاکەمە لێ بلا بەهشتا و حەسێنێتەوە جێگای بەهش بێ ئینشەڵا. خۆش بێ دیارە وەکو ئەماژەم پێکرد بەشێکی دیکە لە هاوڕێ هاوسەنگەرەکانی وەروەها بەشێکی دیکە لە هاوڵاتیانی شاتون کە بۆی کە ماڵاوی لە کاکەمال بکەن کاگوی سوبسلای خوا لێبێت جەنابتان هاتون بۆی کە نوێژی مردوو لەسەر کاکەمال بکرێت چیتان هەیە بۆ کاکەمال لەگەڵ ڕووکەی لە کامێرەکان تەنها بەناوی خوا بەڕاستی ئەم پیاوە وێڕایەوەی کە خەبات و تێکۆشان و ماندووبوونێکی زۆری هەبووە کە لەوە چێ منەمانتوانی بێت لە ساڵەکانی هێشتاکانە بە خزمەتیان بگەین بەڵامی تر لە نەوەتەکانە و کام پیاوە ناسین پیاوێکی دڵسۆز پیاوێکی بە ئەمەک پیاوێکی خواناس پیاوێکی ماندوو نەناس زایدەن بەڕاستی ئەم پیاوە قەڵەمێکی بە بڕشت کە یانی لەگەڵ ئەوەی کە توانیوێتی خزمەت و جیهاد و تێکۆشان و خەبات بکات توانیوێتی بە تەواوی مانە هەم خەباتی شار و خەباتی شاخ پاشان قەزەی ڕۆشنبیری و وریایی و قەزەی خوێندن و خوێندنەوە و نووسین کە بەڕاستی چەند بەرهەمێکی زۆر جوانی هەیە کەون بە خزمەتی بەرهەمەکانی گەیشتون کە کۆمەڵە بەرهەمی نایابن کە توانیویانە هەم مێژووی خۆی هەم خەباتی خۆی هەم ئەو تەجروبەی کە پێی گەیشتۆ لەگەڵ ئەو زانیارانی کە هەیە بیخاتە سەر خامە و بیخاتە ناو کتێبەوانێک کە ئێستا توانین بڵین خەرمانێکی باشە بۆ ئەو پیاوەکە لەگەڵەوەی کە سەدەقەی جاریە توانیوێتی کە مێژوو خەباتی خۆشی بنووسێتەوانێت بەڕاستی ئەمە کەسەرێکی گەورەیە لە دڵمانە پێی ناڕەحەتی بەڵام لەگەڵ قەدەری خی گەورە شاهێج ناکرێ ئەجەل هەرە بێت خی گەورە لە ئەویش خۆش بێت و لە ئێمەش خۆش بێ ئینشاڵا جێگای بەهشتە مطمئین بە وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات و سەلام خەڵکێک بەم نەخۆشیە بمرێ لەم هەموو جوهد و تێکۆشان و شەڕ و خەبات و شاخ و جیهادی کە کردوێتی ئەم پیاوە ماوە تۆ دیارە خی گەورە هەرەوێ پلەی شەهیدی پێ ببەخشێ خی گەورەش ئینشاڵا پلەی شەهیدی پێ بەخشووە خی گەورە سەبوریمان با سەبوری کەسوکاری با ئینشاڵا جێگای بەهشتەوە ئێوەش بەخێر بن و خی گەورە سەربەرسان کە ئینشاڵا دەست خۆش بەخوا